لێبێ ڕۆژی گیانی منداڵان لە هەموو منداڵێک پیرۆز بێ لە سەرانسەری هەموو دنیا بە تایبەت پیرۆز بێت لە منداڵانی هەرێمی کوردستان. ئەپسین ئەمڕۆ تا چەند مافەکانی منداڵان لە ناو هەرێمی کوردستان پارێزراوە. چی بۆ منداڵان کراوە؟ و لەگەڵ ئەوەیە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیاوە بە ئەو منداڵانەی کە تاقە و توانایەکی باشیانەیە، کا بەهارەدارن، کە زیرەک و لێ هاتوون. و لەگەڵ ئەوە شاپرسین ئەرکی دایک و باوکان چییە لە پێگەیاندنی ڕۆڵەکانیان لە پێگەیاندنی منداڵەکانیان. لەگەڵ چەندین پرسیارێتر ئاراستی بەشێک لە وڵاتیان نەکەین و با بزانین ئەوان چیەڵێن لەسەر ڕۆڵی منداڵ و مافی منداڵ و گرنگیدان بە منداڵ. بینەرمان بن. سڵاوتان لێبێ. سڵاو لە تۆش بەڕێزم بەخێر بێ. سڵاو لە تۆش کاکارشکم سەلامەت ڕۆژی گیانی منداڵانە ئێوە مافی منداڵ چۆنە بینن لە وڵاتی خۆمانە تا چەند بەنونە مافەکانن پارێزراوە با لە تۆ دەست پێ بکەین باشە؟ سەرەتا بەخێرانی کەناڵە جوانەکەدانەکەم مەمنون سپاس. پێویستە دایک و باوک ڕۆڵێکی باشیانە بێ لە بەخێوکردنی مناڵ و خستنەوەی وەک چۆنێ خەنەوە ئەتوان ئەبێ پەروەردەیەکی جوانیشی بکەن. وەکو بەخێوکردنی تربێتدانی دایک و باوکە بە نمونە ئەرکی دایک و باوکەرەوەی کە مناڵ بخەنەوە و دواتر نێڵن برسی و تینویان بێت و تەواویانەوەتانە بەرپسیارەتی گەورە لەسەر شانیانە. نانە پێویستە تربێتیشی بن بە جوانی و لەسەر دینداری و ڕۆڵێکی جوانیان هەبێت لە کۆمەڵگەیە. بەڵێ تێبینی چییە لەسەر منداڵانی ئەم سەردەمە؟ وەڵام مناڵانی ئەم سەردەمە زۆری موبایلە. موبایلیانە درێتە دەست بۆ بێدەنگکردن و دانیشێن و ئەڵەن با موبایلەکە بێدەنگ بن کەچی نازان کە چەنێ خراپە. ئەی تۆ چۆنی؟ سپاس دەکەم باشی؟ زۆر سپاس منداڵی تۆ ئەم گوڵە جوانە خواتە من درێژی کات. سەلامەت زۆر سپاس. ئەرکی دایک و باوک چییە لە بەخێوکردنی منداڵەکانیان؟ وڵای ئەرکێکی زۆر قورسانی هەموو تەمەنێکی بەرپرسیارەتیە هەموو تەمەنە یعنی ئەو کاتێکە هێشتا نەبووە لە دایکی ژەبێت تۆ خۆتی بۆ ئامادە بکەیت. هەنی ئەرکێکی زۆر قورسە هەموو مەرحەلەکانی. چەند بە نمونە بەشێک لە دایک و باوکان ئیهمالن لەوەی کە منداڵەکانن وەکو پێویست پەروەردە ناکەن. زۆر دایک و باوک هەیە من ئەقلی منداڵەکانە نیاوەتە دەست مۆبایل و ئایپادەوە. ئەمە تا چەند مەترسیە بۆ داهاتوی مناڵەکە؟ ئێستا بەپێی کات سەیری تەلەڤیزۆنی شەکات خەتەکە لەژێر دەستی خۆمانە ئەیکوژێنینەوە ئیتر بشگیری گوێ پێ ناین. وەزعەکە کۆنتڕۆڵە؟ بەڵێ مۆبایل هێتا ئێستا ناینێ. سەلامەت تا چەند ینی مناڵی خراپ کردووە زۆر ینی ئالوودە بۆ پێوەی مناڵ هەمووی بەعام نەوەڵا لەگەڵ یانیم. تۆ لەگەڵ ئەوەیە کە ئەگەر منداڵێک گریا لە ماڵەوە موبایلی بیتێ؟ نەوەڵا زۆر کارێکی خەڵەتە. پێویستە دانیشی لەگەڵ یا قسەی لەگەڵکەی شتەکەی بۆ ڕوونکەیتەوە بزانی بۆچی ئەگری و یان شتەکە بە بۆنی چیەوە گریاوە لێ بگریتەوە بزانی چی بووە. یعنی قسە و گفتوگوی لەگەڵاکەی لەگەڵ مناڵەکەیە. دایک و باوکانە بە هەڵازانی کە بەردەوام مۆبایلان یاوەتە دەستی منداڵەوە؟ وڵا زۆر خاڵەتاروەڵا پێویستە لەگەڵ یا قسە بکەن. ئەم مناڵە جاروە تووشی ئۆتیزمە بێت تووشی ئەوە بێکە قسە نازانێت هیچ نازانێت ئەم مۆبایلە گۆشەگیری بەڵێ تووشی گۆشەگیری شەبێت وەڵا. بەدەر لە مۆبایل و ئەو شتانە پێویستانی چۆن منداڵەکانمان وایان لێ بکەین کە داهاتووکی باشیانە بێت چۆن پەروەردەیان بکەین بە چ ڕێگایەک؟ پێویستە کاتێ مناڵەکە وەکو هاوڕێک بی لەگەڵ یا قسەی لەگەڵاکەی گفتوگوی لەگەڵاکەی لی نەیت تووڕە نەبی لیت هەین نەرمونیان بی لەگەڵ یا وەکو هاوڕێک بیت کە مناڵەکە وەکو هاوڕێ بووی لەگەڵیان ناچێت بە خەڵەتە ئیشەڵڵا. بەڕێزە چەند مناڵە هەیە؟ بەسم کچەمێت خۆی گەورنەم لەسەنە ئەمیش بەڕێوەدانی کرد. خوا ئەم کچە و پارێزە. سەلامەتی زۆر سپاس دەکەم. بەس یعنی ئەرکی دایکاتی ئێستا زۆر قورسیش بووە. چواردە وەر یعنی زۆر تەداخولەکە. چواردەوری ژانی ئەڵێ ئاوا بکە وا مەکە وا بەخێویکە و یعنی ئەوەی تر ئەرگەکە قورس بە بەڵێ. سوکانی ژیانە بەدەست خۆتەوە بێ. بەڵە جارە چواردەوریش بەعزی قساکە خۆش نییە. تۆ زانی مناڵەکە و چۆنە هەڵسوکەوتی چۆن ینی توانی کۆنتترۆلیکەی. کۆنتترۆلی مناڵەکان هەر لای خۆتانە. سەلامەت زۆر سپاس دەکەم. سەلامەت بیاخوا. لێ پاراستوە هیچ شتێک فلتەری نییە لە وڵاتە. سیرەکەی گەنجێکە یا مناڵێکە مۆبایلێکی پێەیە
کەس نازانێ خەریکی چییە فلتەرێک نییە بۆ ئەوانەی کە بتوانن لە تەمەنێکی دیاریکرا و مەحدوودا بتوانن سەیری زۆر شت هەیە بیکەن بە حەقەت ئێستا سۆسیال میدیاش کارێکی وای کردووە خەریکە تربێت وەکو پێویست نامێنێت نی وەکو جاران نەماوە وەکو جاران نەماوە کاری سەرەکی چییە؟ خەتای دایک و باوکان سەردەمەکە وای لاتوە سەردەمەکەیە سەردەمەکە تەکنۆلۆژیاکە وای کردووە ئەمە کۆنتترۆل ناکرێ بە دایک و باوک بۆ ناکرێ ئەکەوێتە سەر تربێتی ئەو ماڵا ئەکەوێتە سەر تربێتی دایک و باوکەکە خۆی لێپرسینەوە هەبێت سناپێکی داناوە بێنەوە بە سێرێکی بکەم سێرچێکی بکەم چێ لە چێولانیە بە حەقەت ئەمە هەیە ینی دایک و باوک ئەهۆ چاودێری مناڵەکە کەم زۆر کەم ماوە دەشان لەگەڵ ئەوەیە هەر کچ و کوڕێک بە خۆی لە ژوورێکا بێ و تا بەیانی دایک و باوک نەزانن چیەکەن و چی ناکەن بۆ نییە لە عرف و عادەتی کوردەواریانە بەس بەداخەوە خەریکە وای لێ ئێستا ینی عەقڵێکی دواکەوتوو سیستمێکی ئەوروپی ئێستا تۆ چی بە دایک و باوکان نەڵێی ئەوانەی کە ئێستا بۆ نمونە سەیری تۆکەن پامی تۆ چیە بۆ ئەوان وەڵا پامی ئەوم هەیە خۆی پێشتر چۆن پەروەردەکرا و مناڵەکەشیاوە پەروەردەکرێ یعنی ئەو جیلەی کە خۆی لەو کەشوهەوای ماڵی باوشیا بووە لەو کۆمەڵگای چوادەوری خۆی بووە خۆی تربێت چۆن دراوە ئاوەش تربێت با مناڵەکەی ئێستا زۆر جار لێرە لێیە ئەیبیسین ینی منداڵ ئێستا کەمێ زۆرزانن ئەگەر وریانەبی ینی بە ئێمەش ڕابێرێ ها منداڵ ئێستا بە حکمەوەی کە چاو کراوەیە و تێکەڵە بە دنیای ئەولەمە و تێکەڵە بە سۆشال میدیا چی بکەین بۆی کە کۆنتترۆڵیان لەژێر خۆمان نابێت ینی بەدەست خۆمان بێ نەک بەدەست مۆبایل و هاوڕێ و خەڵکی خراپەوە ئەم ئەرکە تا چەند وەکو پێویست ڕۆڵی پێدراوەکە ئەقلی مناڵ نەکەوێتە ژێر کاریگەری سۆشال میدیاوە بە حەقەت قورسە بۆ ئێستا قورسە یعنی سەیرەکەیت تۆ کۆنتترۆڵی یەکەیت یا تۆ بتەوێت بیخێتە ژێر فلتەرێکەوە بۆ فلتەرەی توە بڕوا شێوازیشکا دۆزێتەوە کە و لە ژێرە بتوانە شتێکە بکە ئێستا ئەم موبایلی زیرە کوشتە هاتووە ینی ئەنواع بەرنامەی ئاشارێتەوە یعنی من هەر دۆستێکی برادەرمە کوڕێکی برادەرمە ئیشی مۆبایلەکە وتی جۆرە مۆبایلێک هاتووە دوو ڤایبەر دوو ئینستاگرام دوو واتساپ هەمووی غەزنەکەەوە بەبێ یەک دانش دیارە هەمووی کۆد هەمووی تەکنۆلۆژیاکە وای کردووە کە شێواوە بەڕاستی شێواوە هەروەردەی شێوانوە عاتفی نەماوە لەمانە بە دەرەجە یەک دایک و باوک قوتابخانە زۆر دەوری هەیە قوتابخانە ینی بەحەقیان هەیە قوتابخانەکان ناتوانێت لیان نەماوە یعنی ئەو جیلەی کە ئێمەی تیابووین پێشتر بە حەقەت تربێتێکی کە بوو لەگەڵ ئێستاە ڕۆژی زیانی منداڵان لە منداڵەکانم پیرۆزەکەم هیوادارم تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بێ لەشیان ساغ بێ بەداخەوە لە بارودۆخێکا پیرۆزباییان لەیەکین کە وڵاتەکەمان پڕەتی لە قەیران کێشە گرفت من وەکو باوکێک داوای لێبوردن لە هەموو منداڵەکانەکەم کە سیاسیەکانمان وایان کردووە کە ئەم وڵاتە ئاوها بێت ئێمە نەتوانین بە پیرۆزباییەکی کردداری پیرۆزبایان لێ بکەین ئەگەر دۆخەکەوە نەبایە چۆن پیرۆزباییتەکە کێشەی دارایی نەبایە کێشە گرفتی سیاسیمان نەبایە خەڵک دڵی خۆش وایە ئەزانی ئەوانە ناوترێ ئێستا بەیان ناکرێت چکە لەکل لە حادثین حەدەسە و کاتە ئەگەر ئەمە نەبووایە تەبیعی ئێمەش وەکو هەموو وڵاتانی دنیا ئێستا من نەبێ بە تەلەفۆن بڵێم بە مناڵەکەم چیت پێویستە بابەت بکڕم ناوێرم بیێنمە بازاڕەوە زۆر دایک و باوکەمە ڕێیانە بەڵام ئەگەر بارودۆخەکە ئاوهانە وایە تۆ ئەتبردن گەشتت پێکردن تۆ ئەتبردن بۆ شوێنێکی زۆر لێرە باشتر ئاهەنگت بۆ ئەکردن ئەمانە بەڵام لێرە هەمووی لە پێش هەمووی خەتای هینە بۆ گەداری خەتای ئێمەیە خەتای تاکی کۆمەلگایە کە مناڵەکەمان چکە خۆمان بە کۆی لە کراوین بۆ ئەم دەسەڵاتە مناڵەکانیشمانە بە کۆی لە دەرەچێت خۆی ئەسڵی خەتای خەڵکی کورد خەڵکەکەی تاک ئەم دەسەڵاتی بەرهەمهێناوە و ئەبێ باجەکەشی چۆن کەسێک کە جوتیارە ئەچێ گەنم
بەرهەم ئێنێ ئەتە بەرهەمێنانەکە ئەگەر بەسەر و بەختیەوە بڕوا ئەگەر بەدەمیەوە بڕوا زەحمەتی لەگەڵا کێشە بەروبوومەکەی باشە ئەگەریش بەروبوومەکەی خراپ بێ خەتای جوتیارەکەی ئێمەش بەروبوومەکەمان خەتای خۆمانم سەرکردانەمان دروست کردو بۆ ئەوەی کە ئاوامان لێ بکەن کە ئێستا هەمانە لەم وڵاتی خۆمانە منداڵی بەهرەدار و منداڵی زیرەکمان زۆرە حکوومەت تا چەند توانیوەتی دەستێوانە بگرێەوە سوود لە تاقە و وزەی ئەمە ناڵانە وەربگرێ لە وڵاتانی دنیاگر منداڵێک بە هەرەیەکی تیابێ بزانن لێ هاتۆ زیرەکە دەستێگرن تا ئەو کۆگا بەخەون و ئامانجەکەی خۆی بۆ خزمەتکردنی وڵاتەکە لێرە هیچ کراوە بۆ منداڵ زۆر بەداخەوە نا ئێمە لێرە هەر دەوڵەتمانە تا دەسی ئەوە بگرێ حکوومەتی چی ئەوە کێ حکوومەتە ئەو حکوومەتێکە بۆ مەسئولانی خۆیان بۆ مەسئولینی خۆیانەگینا ئەلەم ماوەیە لە سۆسیال میدیا شتێکم بینی کە چەندین مناڵی کورد لە ئەوروپا لە ئەمریکا لە بەریتانیا لە فەڕەنسا لە ئەڵمانیا بوون بە نخبە باشە خۆ هەر منم هەر تۆی هەر مناڵی من و تۆیە لێرە هیچ ناکرێ من ئۆتیزمێک ئەناسم کە ناتوانم لێرە ناوەکەی بڵێم ئەو بەهرەیە ئەو هەیەتی باوەڕ ناکەم ساقەکان هەیان بێتەوە دەستی ناگیرێت هیچی لێگەڵ ناکرێت جاچە وەرە بێتە سەرەوەی کە مناڵەکانی ترمە هەموو تاکێکی کورد بەهرەمەندە بەڵام کەس نییە دەستی بگرێت کەس نییە لێ پرسیینەوەی بۆ بکە بۆچی ئەگەر بچێتە ئەوروپا بەهرەمەندە بۆ لێرە بەهرەمەند نیە لەبەرەوە شتێک نییە بە ناوی حکوومەت و بە ناوی دەوڵەتەوە کە دەستی هیچ مناڵێک بگرێت تاوەکو بەهرەکەی خۆی پیشانمە بەدل لە منداڵی بەهرەمەند حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێم تا چەند مافی مناڵی پاراستووە تا چەند گرنگی بەدراوە بۆ مافانی کە منداڵ هەیەی مافی گەوری نەپاراستۆ تا مافی مناڵ بپارێزی دانی ئەمە کورت و قوتیەکەی چ مافێکی گەورەی پاراستووە تاوەکو بتوانێت مافی مناڵەکانمان بپارێزێ هیچی نەکردووە وەر بۆ خۆیانەوە بۆ بنەماڵەکانیانە و حەقیشیان خۆی لە هەموو وڵاتانی دنیا حکوومەت زۆر ئاگای لە مناڵە و ڕێزێکی تایبەتی هەیە منداڵان ئەمە ئەگەر گریمان کە حکوومەتەکەمان باش نییە بەپێی بۆچوونی هاوڵاتیان ئەیکەوایە ئەرکی دایک و باوک چییە؟ پێشەوەی وەڵامی ئەو ئەرک و ماندووبوونەی دایک و باوکت بەمەوە لە وڵاتان بەڵێ بالفعل لە وڵاتان کە دایکێک مناڵێک ئێنێتە دنیاوە جگەلەوەی کە لە ئیشەکەی خۆی پارەی خۆی وەرەگرێ حکوومەتەکەی ئەڕوا پاداشتی ئەکا کە وەکو دایکێک خزمەتی بە مناڵە کردووە لێرە تۆ سەیری ئەم تەناقوزە کە لە حکوومەتی ئێمە هەیە لێرە چیەکە لێرە کە دایکێک کە مناڵێکی ئەبێ یەکسەر نیوەی معاشەکەی ئەبڕێت باشە من نیوەی معاشەکەی ئەبڕێت دایکەکە مەجبورە لەبەر بژێوی ژیانی 75 ڕۆژەکە بکە بە ماڵات گەڕێتەوە سەر کارەکەی باشە لە وڵاتێک بۆ نمونە من لە بەریتانیا بۆ باس بکەم کە معلوماتم هەیە لەسەری یەک پارەی دایکایەتیەکەی کە دایکیەتی مناڵەکە بەخێوکە واجبە لەسەر شانی خۆی حکوومەتیش پاڵپشتی دارایی ئەکا بۆی جوانتر بەخێویکە ئیتر لێرە دایک و باوک چی بکە ینی دایک و باوک دایکێکی فەقیر کە ئارەزومەندە ساڵێک دو ساڵ خزمەتی مناڵەکەی بکە بەشیری خۆی پەروەردەی بکە بۆ ئەوەی مناڵێکی تەندروست دەربچێ موچەکەی نایاتێ تاوەکو بەخێویکە مەجبورە چی بکە بڕاتەوە سەر کارەکەی بڕێک لەو پارەیە 200,000 300,000 بیدا بە حەزانە لە حەزانەژەوەی کە هەیە هیچ بەهایەکی تەندروستی هیچ چاودێرێکی کۆمەڵایەتی چاودێری تەندروستی هیچ شتێکی نییە باوکو دایکی داماوە بێ چی بکە من بەتواڵم من بە حکوومەت ئەڵێم بە ناو حکوومەت ئەڵێم ئەڵێم نا حکوومەت ئاتێ بزانم دایک و باوک چییە بێ مناومێن نەبین هەر بێ ینی ئەگەر منداڵێکمان بە هەرێکی هەبوو تەنە نەگە بە هەرێکی نەبێ ئاگامان لە پەروەردەکردنی بێ ئاگامان لەوە بێ کە وەکو خۆت وتت کۆیلە دەرنەچێ ئاگامان لە بەهەروتانە و تواقەتی ئەوەندەی کە مەشغوڵی کێشە مەشاکلەکانی ڕۆژانەی ژیانە دایک و باوک نایپەردەژێ بەلای پەروەردەکردنی مناڵ ئیهمالکەی لەبەرەوەی کە حکوومەتەکە خراپێ نا بەڵام نوعەنمان نوعێک لە نوعەکان هەر ئیهمالەکرێت تۆ بتەوێنێتەوێ تۆ کە ناتوانی جلوبەرگێک بۆ خۆت بکڕی تا چەندێک ڕاکێ بۆی جلوبەرگێک بۆ مناڵەکان بکڕی لە ڕوانگەی پەروەردەوە ئادی کامە پەروەردە لە هەموو وڵاتێکی دنیاە ئینتەرنێت باشە ئینتەرنێت سنووری هەیە بۆ هەموو تەمەنەکان لێرە مناڵێک ساڵە وەخت بێ مۆبایلێکی بەرێ چێتە سەر گوگڵ چێتە سەر یوتیوب بە ئارەزوی خۆی بەرنامان کاتەوە هیچ سانسۆرێک نییە بۆ ئەو بەرنامانە ئێمە لە دنیایەکی عەولەمە لە دنیایەکی تەکنۆلۆژیایە تۆ چی پەروەردەکەی ئەو لایەنە سیاسیانەی کە
ئیسلامی سیاسی لە ناو کەوانەیە کە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی وەزائیدەن حیزبەکانی تر تەنها تۆزێک ئەمانە پەروەردەیان کردووە بەڕاستی جێگەی دەستیان دیارە و پەروەردە هێشکەماوەتە بەهۆی ئەوانەوە من هیچ حیزبێکی ئیسلامی سیاسی نیم بەڵام من لێرەوە دەستخۆشیان لێ کە توانیوانە ئەو پەروەردەیە بکەن ئەگینا پەروەردە چی ئادەی فەرم تۆ ببینە لە وڵاتێک لە وڵاتەکان ئەڵەی لەگەڵ ڕێزمان بۆ هەموو ئافرەتان بە ئافرەتێک ئەڵێ بۆچی شێتەکەت قۆڵی نییە ئەڵێ لەبەرەوەی کارەکەم ئەم قۆڵەر وەختم لێگرێ لێرە ئەڵێ بۆ قۆڵینی ئەڵێ مۆدێلێکی نازانێ مۆدێل چی و ئەزانێ ئەوەی کە لە ئەوروپا قۆڵی ڕوت کردووە لەبەر خاتری مۆدێل کردوێتی نەخێر لەبەرەوەی کاتی نییە لەبەرەوەی کاتی لێ نەگرێ و دقەیەک هەڵی باتەوە دەی لێرە یەت ئەڵێ مۆدێلێتی بەبێەوەی هیچ شتێک بزانن لە مۆدێلیش ئەتە تۆ وڵاتەمان سەقەت بۆ بە پەروەردەی ئاوهاوە پامی تۆ چییە بە بۆنی ڕۆژی گیانی منداڵانەوە؟ وەڵی منداڵانی تر حەقا ئینسان ئیمالیان نەکا و گرنگیان پێ بدرێ و باوکان ئەڵی لەم ڕۆژێ بۆنەکانە گرنگیان پێ بدرێ کاتێک بۆنێگەکرێتەوە بۆ نمونە گرنگیان پێ بدرێ بۆ خوێندن و پشتگوێن نەخرێن و بۆی داهاتویان نەفەوتێت مناڵان کراوە لە وڵاتە مافی پارێزراوە پێویستنەوەڵە چی بۆ مناڵ بکرێ باشە؟ داهاتوی نییە مناڵ ئەوەی کە خوێندنی تەواو کردووە داهاتوی نییە ئەوەشی کە ئێستا پێگەیوە لە ڕاستیە داهاتوو ڕوون نییە ینی ئەمەلێکی نییە بێ ئەمەلەکانە یان وەڵا بەتەکی دەوێ بڵێ بێ ئەمەلەکان هەر گەشتبین بین ئێستا من هەرخۆم کوڕێکمێ تەمەنی 7 ساڵە باشە پۆلی دەی تەواو کردووە هەرچەندە زۆری لێکە مەڵم بڕۆ بخوێن ئەڵێ ناچم ئەڵێوانەی لە خۆم گەورەترن و سەروترن تەواویان کردووە ئێستا پاران نیە دامەزراندن نییە یعنی هیوایە زیانی هەیە بۆ سەرەتا و داهاتوو مناڵەکان لە ئێستەوە بێوا بێ دوای چۆن نەتوانە بخوێنێ لە ڕاستیە زانێت چۆنە لێرە چونکە گرنگی بە باخ یان بەڕاستی خوێندن باخی نییە لێرە لەبەرەوەی تر تەلەبەش چۆنەڵی هەر ئەمەلی فەوتاوە ینی سەیرەکەی سەری سەر و خۆیەکە کەسابەتی نییە دامەزراندن نییە تاعینات نییە ئیتر لە ڕاستیە هەمووی بۆ چۆنەڵی وری ڕۆخاوە ئەومانزانی حکوومەت وەکو پێویست مافی مناڵی لە وڵاتانە پاراستووە و لەگەڵ ئەوەیە بەهۆی ئەوەی کە دامەزراندن نییە و دۆخی خەڵک باش نییە ئەمە ئەبێ مناڵەکانمان بکەینە قوربانی دەست بەرداریان بین بێ ئەمەلیانکەین ئەی ئەرکی دایک و باوک چێ لەو کاتێ ئەرکی دایک بە ئەوەندا توانێت ئینکاری لێ بکە هەر بەردەوام بێ لە خوێندنەکەی بەڵام کاتێ منداڵەکە سەرەکە دایک و باوکی خۆی ئەو پێگەیە نیە و داهاتەی نییە دوای سەرەکی داهاتی خۆشی هەر بە هەمان شوێ سفرە بێت یعنی چۆنەڵی باوکو باوکی ڕەنگە داهاتێکی ویان نەبێ یعنی کار و کەسابەتێکی ویان نەبێ کە بتوانن چۆنەڵی دوا ڕۆژی ئەوانیش گەشت بێت حەل چییە؟ وەڵای حەلی درچیەوە بێ لایانی دەسەڵاتدارەوە حەل کات ئەگەر حەلی نەکرد ئەویش حەلی نەکەی ترە وەڵای ترەوە گەڕێتە سەر تاکی کۆمەلگە خۆی پێیان من ئەوەیە کە ئەحتیمال پێ بدەن لەبەر خوێندن بەڵێ پیرۆزبایان لێ ناکەی پیرۆزبایی لە هەموو منداڵانی زیان دەکەن بە تایبەتی منداڵانی کوردستان بەرز و پیرۆز بێ ڕۆژی گیانی منداڵان جا بێمە لە ئەم گوڵانەی تۆیش ئەی تۆ چۆنی؟ باشی بە شاخۆ بم ناوت چییە؟ محەممەد محەممەد ئەی تۆ؟ فەریناز فەریناز بەڵێ لەشە ساغڵات تو پۆلی چەنی؟ سێ ئەی تۆ؟ ئەمنیش سێ دوانان ئەیە خوای گەورە بیان پارێزە ئینشاءڵڵا داهاتوویەکی باشیان بەنسیب بێ مامۆستاژیان ئەرکی دایک و باوک چییە لەوەی کە ئێستا دنیاکە کەمێک شێواوە قەیرانی داراییمانەیە ژیانی خەڵک زۆر لەبار نییە ئەنجا ئەم تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیانیش ئەرکی پەروەردەی قورستر کردووە دایک و باوک چی بکەن باشە بۆی منداڵەکان نەبن بە قوربانی وڵای دەبی زۆر ئاگاداری منداڵەکان لە هەموو لایەکی ئێستا کە ئەو بێت تۆڕە کۆمەڵایەتی ئەو شتانێک ئێستا دانراوە ئەو شتانە یاری بە مێشی منداڵان دەکاتنانی وە دەکانەک بەرەو پێشستن بەرەو دواوە بچ ینی دەبی بەوانە هەم بەدایم کۆنتترۆل بکرێ ینی بەدایم دەبی ئاگادار بنکەوە چی دەکەم تەماشای چی دەکەن و بە تەماسینە هەروەها مەسەن لیان بپرسێ مەسەن ئایا
چیان دەوێت چیان پێویستە ئەوە زۆر مهمە لەم مناڵەکان پرسێ بەڵێ و بەدایم چاودێریان بکرێت لە هەموو لایەکەوە ئێستا وەکو پێویست دایک و باوک چاودێری مناڵەکانێکە ئاسی پێویستایە نەخێر مناڵ بۆچی ئیهمالە کرێ لەبەر ئەو مەشاکلی ژیان مەسەن ئەو کێشانێکە هەیە ینی بەشێک لە دایک و باوکان دەڵێ پێڕاناگەین پێرانە وەڵا هەم پێڕا دەکەن هەم کاتەیە و هەم پێڕا دەکەن پێنادەکە ئەی بۆچی مناڵ ئیهمالە کرێ وڵا هەنارێم هەندێک کێشەیت کە هەیە مەسەن بابرێن کێشەی عایلی هەیە مەسەن کێشەی بارە اقتصاد و مادی و شتانە هەیە مەسەن یان دەبینی بیر دەکاتەوە کە ئایندەی مناڵەکەی دیار نییە ئەوەش کێشەیە ویان هەیە دەبینی مەشاکلی عایلی هەیە ئەویش ئاگەر لە منداڵەکان نییە یان مەشاکلی تێ ئاگەر لە منداڵەکانێ یان بیر لە ژیانەکەی دەکاتەوە ئاگەر لە منداڵەکانی ئەو شتانە هەرچەند ئەم زروف و سەردەمەی کە ئێستایین مەسەلەی بێموچەیی و ئەم وەزع و ناڕەحەتیانی کە ئێستا بەداخەوە بۆتە بار بەسەر میلەتەکەمانەوە تەئسیری لەوە هەیە کە دایک و باوک لە تاو خەم و کێشەی خۆیان زۆر ئاگان لە مناڵ نییە بەڵێ ئەوە شەیە چکە ئێستا ئەوە تاقڕم بۆتە جیهانی حتا مەسەن لە تورکیا و لە ئێران و لە هەم زێشە و مشکلانە هەیەست کێشەی اقتصادی هەیە لە هەموو لایەکەوە چکە وەکو کە دەڵێن مەسەن پێشتر یەک نەفەر حەب نەفەر بێخەو دەکرد ئێستاکە بە حەب نەفەرە منداڵە چەند پێ بێخەو ناکرێت لە هەموو ئەرک لە هەموو لایەکی زیادە یعنی کە بیرکەوە هەتا مەسەن پێشتر کە قوتابخانە بە پارە نەبوو ئێستا بە پارەیە وانە ئێستا هەر چێکی منداڵێک یعنی مەسەرفی عایلەشی پێشترێ ئەوانە هەم قورسرە هەم زۆر زۆر قورسرە دەوستەکانیشان بڕێک گرانترە لە بەراورد بە ساڵانی ڕابردوو نارێم هەموو شتێک گرانترە پێشترێمە مەسەرەن قەڵەمێکمان هەبوو بەشێ نیو ساڵی دەکردین دوو قەڵەم بەشێ ساڵیش دەکردین ئێستا کە دەبینی چەندەها قەڵەم و مقتاتە و مساعد بەشیان ناکاتنەوە ئەزەوای ئەوانێک کە مەسەن باڵێن پێ شەش منداڵە هەیە هەر پێ شەش منداڵ مەسەن تەلەبە بن لە مەکتەب بخوێنن ئەوە هەر کارە سات دەبێت بەخێر بێ سەرچاوم بەخێر بێ بەخێر بێ سەرچاوم مامۆستا پەیامی تۆ چییە بە بۆنی ڕۆژی ژیانی منداڵانەوە من بە بۆنێ ڕۆژی ژیانی مناڵانەوە پیرۆزبایی لە هەموو مناڵە چاوگەشەکانی کوردستانەکەم بە تایبەتی هەموو مناڵانی ژیانیش هیوادارم هەموو مناڵانمان هەموو ئەوە کەسانی کە مناڵیانە یاخو مناڵ ئەخەنەوە پێویستە بە پەروەردەیەکی باش بیخەنەوە هەموو شتەکان دابی بکەن ئەمجا مناڵ بخەنەوە نەگەر بیخەنەوە و بیخەنە ئەولاوە بەڕایکەن چکە کۆمەڵگەی ئێمە هەنێک هەموو کوڕیتی ئێستا بینین لەم جیلانەی ئێستایە کە دەرەکەوێ ئەم مناڵانەی کە ئێستا پێیەگەن جیاوازن لەگەڵ مناڵانی ڕابردون چونکە مناڵانی ئێستا کەمیان لە سەدا دەیان لەوانەیە بە شێوێکی باش پەروەردە نەکرابن لەوانەیە باوکو داچیان خەمخۆر نەبن لەبارەیانەوە لەوانەیە پێداویستەکانی ژیانیان بۆ پڕ نەکەنەوە لەوانەیە هیواتەکانیان بۆ نەهێن نەدی وەکو مناڵانی تر بۆیە پێویست لەسەر دایک و باوک ئەگەر مناڵە خاتەوە پێویستە هەموو پێداویستەکانی مناڵیش پڕ بکاتەوە وایلی هاتووە دایک و باوک زۆر توانای کۆنتڕۆلکردنی منداڵیان نییە بەر منە گلەی یەکەن لەوانەیە بە من تۆ بڵێم منداڵەکەم بە قسەم ناکات بۆچی وایە ئەخر بە قسەی ناکە خۆی تربێتی مناڵەکە وایە لە سەرتاوە ئەگەر تۆ باشی پەروەردەیەکی وانە مناڵەکە گوێڕالە بێ بەڵام تۆ لە مناڵیەوە بەرەڵای گەڕەش یەکەیت و بەرڵای دەرەوە یەکەیت و لی ناپرسیتەوە لە دوای چاویش گوێڕالت نابێت لە پەروەردەی مناڵی ئەم سەردەمە ڕازیت نەخێر نەخێر ئەم سەردەمەی ئێستا زۆر کەم تەرخەمن حتا نەک بە نیسبەت مناڵەوە دەسەڵاتیش زۆر کەم تەرخەمە بەرامبەر بە گەنجان و لاوان باشە بەم شێوەیەش باوکو و داچیش کەم تەرخەمن لە بۆ جێبەجێکردنی پەروەردەکردنی مناڵ مافی مناڵ پارێزراوە لە وڵاتەیە هەرگیز پارێزراو نییە هەرگیز بە هیچ شێوەیەک مافی مناڵ پارێزناونی مناڵ چیەوێ مناڵ ئەوەی داوای کە لە ژیانی مناڵەتیدا پێویستە بۆی بکرێ هۆبیەکانی واتە هیواتەکانی هەرچی چێ وەکو مناڵی تر پێویستە بکوی یاریەکان پێویستە یاریەکانی هەبێ پێویست نییە فێری هەنێشت بکرێکە لە مناڵیەوە زیانی پێگەنێ بە چاوی بە بەشەکانی تری جەستەی بە تایبەتی مۆبایل و هەندێ یاری شاشە هەیە بڵین وەکو پلیستیشن و نازانم چی ئەوشتانە کازانی کاریگەری خراپیەیە لێ دوخەرەوە لە بەرامبەر ئەوەدا هەنێ زمانی فێرکە لە بەرامبەر ئەوەدا هەندێ نووسینی فێرکە هەنێ شتی تری فێرکە ئەمە تۆ ناوی ئەنی خۆشەویستی ئەگەر مناڵ داوای هەرچیەکی کرد دایک و باوک بۆی بکڕێ ئەوە بەو شێوەیەش نا مناڵ داوای هەموو شتێکە بەڵام بە شێوەیەک بتانی مناڵەکە بزانیت دڵی چی ئەوێ ئەوەی بۆ بکەیت نەک هەرچیەکی داواکە تۆ بۆی بکڕێ ئەمەش خۆشەویستی نییە بکە ئەمە فاشلە لەو پەروەردایەگە هەرچیەک داواکە و بیخیتە بەدەستی ئەمەش غەڵەتە
بەڵێ هیچ کراوە بۆ ئەو مناڵانی کە توانایەکی سەرسۆهێنەریانێ بەهرەدارن تا ئێستا لە وڵاتی ئەمە شتێکی وا نەکراوە بۆ مناڵی کەوانەی بەهرەیان هەیە یاخو بەرێکیان تیا مەوجودە جەستەی سەوت مێشکی یا شتێکی تر کە تیانیان مەوجودە بەڵام ئەبینی هیچیان بۆ ناکرێت لە وڵاتە وڵاتەکە خۆی وایە ینی خۆی نیزامی وڵاتەکە وایە کەمتر گرنگی بە مناڵ دەدەن کەمتر گرنگی بە بەهرەکانی مناڵ دەدەن وڵای پیرۆزبایی لە هەموو مناڵانی کوردستانەکەم عێراق و کوردستان بە تایبەتی پیرۆزبایی لە مناڵەکانی خۆمەکەم و دەستخۆشیدان لێکم خۆ مناڵەکانت خۆتە بۆ بپارێز بە قوربانە سەلام لەگەڵ هەموو مناڵی هەموو کەسێک سەلامەت یاخۆ ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ هاودین یەک یەکی سەرەدای؟ ئا خۆ لەشە ساغ بێ لەم وڵاتی خۆمانە وەکو پێویست گرنگی بە تاقە و توانە و بەهرەی مناڵ دراوە یەقل نەدراوە ناوەڵە هیچ بۆ مناڵ کراوە چی گریا شتێ بۆ مناڵ نەکراوە مناڵ ئەوەی کە ئێستا ئەشکەی دەخوێن ئەبێ بە پارە و بین بیسترێ دەخوێن نەژینە خەریکە مەکتەبی نەکانی دامین حکومیەکان ئارەوەڵە چی وای لاتووە خەڵک کارە بێ بە پارە بخوێنی و شتێکرا بە پارە وڵاتێکمانی بێ ساحێب و سەقەت و وەکارەوەی مافی مناڵ لە وڵاتی خۆمانە پارێزراوە هیچ پارێزراو نییە مافی گەورە نە گەورە و نە منا پارێزراو نییە ئێستا بم بەرەو جێژنە خۆ دەزانیەوە تا ئێستا موچێ موچە خۆ هەموو ڕاگیرا و لەلایەنە ڕاخەوە ئەم جژنە بۆشتم مناڵەکان هاتون بۆشی بۆ مناڵ بڕمارەوەڵە سەلامەت دایک و باوکی ئێستا کە هێنە بازار ڕەنگە بەشێکیان خەمی ئەویان بە مناڵەکان حەزی بچێ بۆ زۆر شت بەس ئەم دەتوانیانە بێ بەڵێ ئارە وڵات تەبعان وایە ئێستا مناڵ داوایان گەشتل لێکاتونەوانە لە توانات نەوێ بۆی کڕی بەس مەزبوری هەر بۆی قەرجیگە مەزبوری بۆی کڕ دڵی مناڵەکە ڕازیکە سەبارەت بە ڕۆژی گیانی منداڵان لەگەڵ بەشێک لە دایکان و باوکان گفتوگۆمان کرد ئەوان دەڵێن لە وڵاتی خۆمانە مافی گەورەکان نەپارێزراوە ئیتر چۆن مافی منداڵان ئەپارێزرێ لە وڵاتانی دنیا و لە وڵاتە پێشکەوتەکان گرنگی زۆر بە منداڵ ئەدرێت و گرنگی بۆ دایک و باوکانیش ئەدرێت کە مناڵە خەنەوە و ئەو مناڵانیشی کە خاوەن بەهرە و تاقە و زەن بێگومان حکوومەتی ئەو وڵاتە پێشکەوتوانە فۆکسێکی زیاتر یاخود چاوێکی زیاتر خاتە سەر و منداڵانە بۆی کە بگەن بە ئامانجەکانی خۆیان لە پێناو ئاوادانکردنەوە و پێشخستنی ئەو وڵاتە بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە کە مەرجی نیگەرانیە منداڵی بەهرەدار و منداڵی خاوەن وزە و منداڵی زیرەکمان زۆرە بەڵام پەراوێز خراون دایکان و باوکان دەڵێن کێشە ئابوورەکان یاخود کێشە دارایەکان زۆر جاوای کردو کە ئێمە نەتوانین وەکو پێویست گرنگی بە پەرۆدەی منداڵەکانیشمان بدەین ئەوان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست بەرنامە و پلانی نییە بۆ منداڵان و بۆ پاراستنی مافەکانیشان بەڵام لە هەموو ئەوانش هێشتان دایک و باوکانێک هەن کە خەمی پێگەیاندنی نەوەکانیانن هێشتان دایک و باوکانێکی زۆر هەن کە لە خەمی پەروەردەکردنی ڕۆڵەکانیان بارودۆخ و قەیرانەکان هەرچەندە سەخت و دژوار بن ئێمە ئەبێ هەمیشە ئاگامان لە منداڵەکان بێت و منداڵەکانمان ئیهمال نەکەین و وا نەکەین کە عەقڵی منداڵەکانمان سۆشیال میدیا سەرپەرشتی بکایە خۆت بەڕێوەی ببە منداڵە بێ ئەرک و مافەکانی پارێزراو بێ وە گرنگی بە پەروەردەکردنیشی بدرێ و پەراوێز نەخرێ و ئیهمال نەکرێ منداڵەکانمان داهاتووی ئەم هەرێمن منداڵەکانمان داهاتووی هەمومانن بە هیوای سەلامەتی بۆ ئێوەی ئازیز